ئێمە لە 30 ساڵی ڕابردوودا لە کوردستاندا دەسەڵاتی یەکێتی و پارتی تاقی کراوەتەوە، دەسەڵاتی حکوومەتی بنکە فراوان و نازانم ئیدارەی جیاواز و هاوبەش و هەموو ئەمانە تاقی کراوەتەوە بە شوێنێک نەگەیشتووە. تەنها یەک ڕێگاوەیە کە خەڵکی کوردستان بەڕاستی لە چوارچێوە یا لە درێژەی بزوتنەوەی ناڕەزایەتی خۆیدا کە تا ئێستا هاتووە و دەستکەوتی زۆریشی بەدەستێناوە لەوەی کە خۆشباوەڕی نەماوە بە یەکێتی و پارتیکە چاکسازی بکەن، خۆشباوەڕی بە ئۆپۆزیسیۆنەکەی نەماوە کە ئەوانە بەڕاستی پێشڕەوین و زنجیرەیەک دەستکەوتی بووە، خاوەنی هەفتەی شوباتە، خاوەنی خۆپیشاندانەکانی دواترە و خاوەنی کۆمەڵک دەستکەوتی شەکە هاتووە، خاوەنی دەیان لە ڕەهبەرانی بزوتنەوەی جۆراوجۆری کۆمەڵایەتیە، لە ڕەهبەرانی کرێکاریەوە بۆ ڕەهبەرانی ژنان و خوێندکاران و لاوان و تا بزوتنەوەی ناڕەزایەتیەکان بەدژی گەندەڵی و تاڵانسەتی دەسەڵات. هەموو ئەمانە باقیە. خودی ئەم ڕەوەندە ئەم بزوتنەوەیە، بەهێزکردنی ئەم بزوتنەوەیە، باڵاپێکردنی ئەم بزوتنەوەیە، زاڵبوون بەسەر لاوازیەکانی ئەو بزوتنەوەیە کە بە پلەی یەکەم مەسەلەی ڕێکخراوبوونی بەشە جۆراوجۆرەکانی کۆمەلگایە مەسائلێکی هەرە میحوەریە. یعنی کاری ئەگەر کەسێک لە من پرسێ ڕێگای پێشڕەوە ئەگەر یەکێتی و پارتی ئاوا دەکەن و بەغدا ئاوا دەکاتیە، ئەوەیە کە خەڵکی کوردستان بە تایبەتی چینی کرێکار و بزوتنەوە ڕادیکاڵای پێشکەوتن خوازەکان لە ئەوەی کە ئومێدێکیان بە ئاسۆی ناسیۆنالیزمی کورد و ناسیۆنالیزمی کورد ئیمتیحانی خۆی داوە بە شوێنێک نەگەیشتەوەیەکە لە دەوری ئاسۆی سۆشیالیستی، لە دەوری ئاسەوەیەکی شۆڕەژگێڕانە بەهێزی ڕێکخراوی خۆیان کۆ ببنەوە.